لە گەڕی دووەمی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان لە یاریگای نەفتی باکوور لە پارێزگای کەرکووک هەردوو یانەی چەمچەماڵ و ئاڵتون کۆپری بەیەک گەیشتن. سەرڕایەوەی لە جێمی یەکەمی یاریەکەدا هەردوو یانە چەندین هێرشیان بۆ سەر گۆڵ یەکتر ئەنجامدا و هەوڵی تۆمارکردنی گۆڵیاندا، بەڵام سەرنجام و ئەو جێمە بەبێ گۆڵ کۆتایی هات. لە دەستپێکی جێمی دووەمی یاریەکەدا چەمچەماڵ باشتر دەرکەوت و لە خولەکی 47 یاریەکەدا دادوەر لێدانێکی سزای بۆ چەمچەماڵ ژمار کرد و لا ڕێگەی یاریزان یەحیا جەبارەوە چەمچەماڵ توانی گۆڵی یەکەم تۆمار بکات. پاش 6 خولەکیش لە گۆڵی یەکەم و لە خولەکی 55 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان عومەر محەممەدەوە گۆڵی دووەم تۆمار بکات. چەمچەماڵ لە هێرشەکانی بۆ سەر گۆڵی ئاڵتون کۆپری بەردەوام بوو تا سەرنجام و لە خولەکی 68 یاریەکەدا یاریزان بەرهەم یوسف توانی بە لێدانێکی جوان گۆڵی سێم و سەرکەوتنی چەمچەماڵ تۆمار بکات. لە کۆتا ساتەکان یاریەکەشدا دادوەر لێدانێکی دیکەی سزای بۆ چەمچەماڵ ژمار کرد، بەڵام یاریزان ساڵح جومعە نەیتوانی گۆڵی چوارەمی چەمچەماڵ تۆمار بکات و یاریەکەش بە ئەنجامی 3-0 لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات. دەستخۆشی لە تیپی میوانەکەین، ئاستێکی باشان ئەنجامدا و بەنسبەت تیپەکەمانەوە بەڕاستی ئەمە چەند یاریزانێکمان کەم بووە. دوو یاریزانمان لە خولی عراقی لە نایاب یاری دەکەن، گەڕاونەتەوە نادیەکانیان بان کراون و چەند یاریزانێکی ترمان نهاتوون. ئەوە ینی وای کرد لە تیپەکەمان کەەوە بە ئاستێکی باش دەرنەکەوێت. ڕاهێنەری یانەی چەمچەماڵیش دووەم بردنەوەیانی لە خولەکەدا بە گرنگ ناوبرد و ئاماژەی بەوە کرد هەوڵ دەدەن لەسەر ئەنجامە باشەکانیان بەردەوام بن تا ئەو کاتەی بتوانن یانەکەیان بگەێننەوە بە ڕیزی یانە نایابەکانی کوردستان. دەستخۆشی لە سەر جەم یاریزانەکانەکەم بەتوانم بڵێم لە تایم یەکەمە وەکو پێویست نەبوون، بەڵام لە جێمی دووەم بە ئاستێکی زۆر باشەوە هاتنە ساحە و توانیان 3 گۆڵ تۆمارکەن و گۆڵمان لێ تۆمار نەکرێت. و سواسی سەرجەم و هاندەرە خۆشەویستانە ئەکەم کە لە سەر جەم یاریەکانی یانی چەمچەماڵە لە ناو یاریگای چەمچەماڵ دەرەوەی چەمچەماڵ یەن بۆ هانی یاریزانان و یانەکە بەشێکی گرنگی سەرکەوتنەکان یانی چەمچەماڵن. سواس بەخوا توانیمان یاری دووەم لە سەرێک بەرینەوە لە ناو یاریگای کەرکووکەوە یاریگای ئاڵتون کۆپری حسابە. ئێمەوەی ڕاهێنەر پێمانیدا بوو هەموو شتەکانمان جێبەجێ کرد، توانیمان 3 خاڵ یاریەکە بەدەست بێنین، بە ئەنجامی 3 یاریەکە کۆتایی بە خۆمان بێنی و ڕیزبەندی سەوی ڕیزبەندی خولی پلەیەک بگرینە دەست. لە یەکەم یاری خۆشیاندا چەمچەماڵ توانی لەسەر حسابی شەقڵاوە 3 خاڵی یاریەکە بەدەست بهێنێت و لە ئێستادا یانەکە خاوەنی 6 خاڵە و بڕیارە لە یاری ئایندەشیاندا چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری ئاسۆ بکات. هەرچی یانی ئاڵتون کۆپریشە لە یەکەم یاریاندا بەرامبەر هەڵۆ یەکسان بوون و لە ئێستادا ئاڵتون کۆپری خاوەنی تەنها خاڵێکە و بڕیاریشە لە یاری ئایندەیاندا چاوەڕوانی سۆلاف بکەن کە سۆلاف لە پاڵەوانێتیەکەدا کشاوەتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، یاریگای نەفتی باکوور لە کەرکووک.